سڵاتان لەبێت زان و خۆشەویستانم ئەو ڕۆژی سانەوە ڤیدیۆی نرخەکانی ماک دەکەم زانین سعرەکانی ئەوڕۆ چۆنە و چۆن نییە. یەکەم پێشانگاش لەلایەن پێشانگای سامیەوە دەست پێ دەکەین ئەوڕۆ کە یاری کلاسی گوشتەکانیان هەیە. ئێستا لەگە کاکە ساری و کاکی سامی دەست پێ لەگەڵ کاکە ساری کۆنسۆڵ کلاسیەکان دەبستن یەکەمی جار ئەو نێسانیان هەیە کە 620 یاری تێدایە بەخۆی. ساریان چەندە کاک بە 20 زاریبیان 20,000 ئەو دەستکانە ئەوە دەستچینی تان دەسویچیە بە 35 زاریبیان وەکو کلاسیکە شکلی قەدیمەکەی دروستکرێەوە. بەڵێ بابرێنەوە دەستکانە ئەوە نیتان دەسویچە هەیە بە 20 زاریە هەیە بە 15 هەیە بە 35 زاریە زۆر بەجێرێک کوالەتی دەگۆڕێتن. ئەو دەستی گەیمکیوبە لە بۆ نیتان دەسویچ ئەو بە 25 زاریبیان 25,000 ئەو هاندهێڵانە ئەوانە 10,000 چەند یاری تێدا نزیکەی 500 گەمی تێدایە 500 یان 400 هەموو یاری کلاسیکەکان هەمووی تێدایە. ئەو نوعانەشیان هێوانش یاری کلاسیک دەخواتن. بەڵێ چەندە ئەو 20 زارەوە بۆ شکلیە ئەو 20,000 کارەسە شکلی ڤیتایە. بەڵێ هادی ئەو دەستکانە ئەو دووە ئەوەش نیتان دەسویچیە ئەوانە بە 25 زارینە بە 25,000 زۆر چاکە پشتی چاچیان هەیە لێران ئەو دەستکانیان هەیە لە بۆ مۆبایل و کۆمپیوتەر و نیتان دەسویچ و زۆربەی شتەکان دەبیتن. ساریان چەندە؟ ئەویان بە 20 زاریە ئەویان بە 35 زاریە. طبعا مارکە گەیم سێریشن مارکەچی ئەوەشیان هەیە ئەوەشیان هەیە لە بۆ کۆمپیوتەر و مۆبایل و هەم دەبیتن. ساری چەندە؟ ئەوە بە 25 زاریبیان ئەو گڵۆ پشتێدا ڕەنگاوڕەنگ بەڵێ لیدا ئەو دەستکیان بە چەندە؟ ئەوە بەس لە بۆ ئایفۆن دەبیتن ئایفۆن و ئایپاد و ئایپۆد بە 35 زاریبیان 35,000 ئەو گەیمسەر ئەکس2 بە چەندە؟ ئەوە بەخۆی دەشتێکی بە 70 دلار ئەگەر بچینەوە نزیکەی 20 دلار دەوێتن 90 دلار تقریبان ئەم لێکیان بە 30,000 دەمەوە بە 30,000 خاصن ئەوانەیە کە ئیمولەیتەری نیتاندۆ سویچی لە مۆبایلی بەکارێنن دەبی لەو دەستکەی بەکارێنن ئللا ئەو یەدەیە سەپۆرت دەکاتن بزەوت بەزەوە یەدەیە سەپۆرتی دەکاتن لە بۆ کەسانی کە دانێ مۆبایلیان لە جیات نیتاندۆ سویچ بەکارێنن. ئەنواع دەستچیان هەیە لێرانە سعریان بەعام لە چەندەوانە؟ ئێستا ئەویان مێ لە بۆ پلەیساریە دوگمەی تۆڕ بۆ هەیە مەسەن دەماچی دەکاتی سریە بەڵێ دەتانی مەسن لەگە پلیسیارە بکەی و گەماکان پێ دەکەوێت زۆر خۆشە. بە چەندە؟ ئەو بە 25 زاریبیان زۆر چاکە دیوانە ئەوەش یەدەی نیتان دە سویچ دایەکەنایەکە بە 20 زاریبیان ئەوەش های نیتان دە سویچە ڕانکەی زۆر جوانە کوالچی زۆر باشە و لە بۆ نیتان دە سویچ و ئەندرۆید و کۆمپیوتەر بەکارێتن بە 30 زاریبیان. لێرانەش هێدسێتەکانیان هەیە هێدسێتەکان سعریان چەندە؟ ئەویان بە 80 دلاریبیان 80 دلار ئەدی ئەو دەستکەی نیتان دە سویچی ئەوەیان بە 35 زاریبیان. پلیستیشن 3 سعری چەندە؟ ئەوێم هەیە زۆر زۆرخان لۆکە لەگەر نوێ فەرقینیە بە 130 زاریبیان 130,000 ئەوش دەستکەکەیت کە ماکێتکان بۆکس ماکرد سعری ئەوە 110,000 ئەوە ئیلیتە تایبەت زۆر شازە ئەوەش زۆر تایبەت. نیتاندۆ سویچ ئەوڕۆ سعری چەندە؟ ئەوەیان مێدەست دووە بەس لۆک خاوێن بە 150 دلاریە 150 دلار معاملەش تێدەیە زۆر هەرزانە زۆر زۆر بەڵێ هیچتان زۆکەر کراویتن؟ نیتمەویان زۆر چاکە ئەدی ئەکسبۆکس 100 زاریوانە PS4 فات PS4 فات بە 250 زاریە سلیمەکە بە 330 زاریە 330 بە 250 زاریە یەک تێرابەتەوەیان یەک تێرابەت. ئەکسبۆکس سیریەس ئەوە 600 دلاریوان 600 دلار بەس زۆر خاوێن لۆکەوەیان ڕاست. با دەست پێ بکەین لە ئەو هێدفۆنە سعری چەندە؟ ئەوەن وەنمۆڕە های کوالە دروستکرەیە لە بۆ ستۆدیۆی خاسەوەیان بەس دەتانی خەرچکە بەکاربینتن بە 70 دلاریویان 70 دلار ئەوانەی تکە ئەوانە دەزانی کووە لە هەمووی لە 50 دلاری بەس بەرەو 100 دلاری ئەنواعە سترایکەکە بە چەندە؟ ئێستا ئەویان هەیە بەس ئەویان زۆر گرانە لە شەرەکەی بە 300 دلار تقریبان بە 150 دلار دەمەوەیان 150 دلار ئەدی ئەویان 70,000 ویان ئەوە 90,000 ویان 90,000 ئەویان بلاستەرەکە ئەویان 55,000 ئەوەش مێ شەرەکەی ئاسترۆیە ئەیدا بە 55,000 ویان 55,000 زۆر زۆر چاکە. لێرانەش ئەو دیدانیان هەیە لە بۆ پشت تەلەڤیزۆنی لە بۆ دیواری لە بۆ سەقفی لە بۆ هەموو نوعچیان هەیە. ئەویان 5 مەترەکەی بە 20 زاریە 10 مەترەکەی بە 35 زاریە 35 بەڵێ زۆر زۆر چاکە. ئەو ماوسەشیان هەیە لێران ئەو ماوسیان زۆر ئاخیەوەش زۆر جوانە بە 50,000 ویان 50,000 مای کوشتیش تەرتیباتیان هەیە لێرانە
ئەو ستاندی ئێستای PS4شیان هەیە کە دەست و یاریشە سەداتن ئێستایی چەندە؟ ئەوە 20 بیان 20,000 بەڵێ ئەو دەستکە لە بۆ پلیستیشن ئەوە 6 بیان 6,000 تان لە بۆ پلیستیشن 3 و PS4ش بکەن بەڵێ ئەوشیان هەیە ئەو کۆنسلیان HDMI یەکسەر لە تەلەڤیزیۆن دێت پێویست ناکە جیازی بەکاربێنی یاری کلاسیک تێدایە دەستکەکەشی وایرلێس لەگەڵ ڕەبتە یەکسەر ساریان چەندە؟ ئەوە بە 70 بیان 70,000 ئەو ستاندە نەپرسن ئەویان بە 35 زاریە نیتاندۆ سویچ کۆمەرەکسی دەتانەستانەی یەدەکانی ئۆریژینال تانەسەدانەی ئەوەی پۆکمن دەتانەسەدانەی بەڵێ هەم تێنیشتەکانیشی های جێدەی هەیە بەڵێ ساریان چەندە؟ ئەوە 35 زارە 35,000 ئەدی ئەو کیبۆردیان؟ ئەوەیان بە 55 زاریە 55,000 زۆر چاکە لێرانە ژە و یاری پیسیشیان هەیە کۆنەکان کلاسیک یاری ئەکسبۆکس 360 و نیتاندۆ وی و ئەو پۆپانەشیان هەیە و پۆپانە سەری چەندە؟ ئەوە 10,000 زۆر چاکە شریتەکانیش لە 10,000 تا تقریبان 25 حسب بەگەمە دەگۆڕێت یاری کۆنەکان دایما گرانە بە گرانی دێتن لە بەیان دەش بە گرانی دەدەنەوە هەر لە بۆ یاریەکانی پلیستیشن 3 ئەکسبۆکس 360 و گەیم کیوب و هەرچی کۆنسۆڵێکتان هیچ کلاسیکەکان لایەن بەدەستە تان بێن سەردانیان بکەن لێرانەش هەر لەناو دوکانی خۆیان بە شەچکیان هەیە لێرانە تایبەتە بە کلاسیکەکان کە لێرانە بزانە فیگەر و ماریۆ و شتی تایبەتیان هەیە لێرانە سیگایەکانیان هەیە ئەنواعیان سیگا جێنسیسە میگا درایڤە سیگا ساتێرنە ماستەر سیستەمە ئەو ساتێرنەکەیانە ئەو کۆنسڵە بچووکانشیان هەیە یاریەکانی ئەتاریان هەیە لینەکسیان هەیە کە ئەو ئامێری لینەکسیان هەمویان لە بۆ فرۆشتنی هەیە هەرچی کۆنسڵەشی لایەن بەردەست نەبیتن دەتوانانی پێ ئەمری لە بۆتان داوا دەکەن لە دەرەوە بۆتان بێتن لێرانژ ئەو ئەتاریان هەیە کۆنسڵی ئەتاریە و بۆکسە کە دەڵێتن نەکرایتەوە کەپسە کە ناتوانین سعری ئەو شتانە بپرسین چکە دەگۆڕێتن ڕۆژانە ماگانە دەگۆڕێتن و سعرەکان زۆر هەڵدەستیدا دەبەزیتن ئەنواع کۆنسڵیان نێستەوە تاریان هەیە 250 گەمەی تێدایە بەخۆی خەزنە لێرانەوەشیان بە کەپسیە کە بەخۆت دەبی یاری لە بۆ بکڕی ئێستا لێرانژەوە یاریەکانی سیگایە سیگا جێنسیس کە هەمویان بەشێکی باشیان هەیە لە یاریەکان لێرانە دەبینەوە سۆنیکەشیان هەیە هی سیگا جێنسیسی کە ئێستا گەمەی وا لە بەدەگمە بەدەست دەکەویتن ئەوەش گەیمگێڕە هەو گەمانە کە شتی کلاسیک و شتی تایبەتیان هەیە دەستگەکان وەک دەبینن ئی زۆربەی کۆنسڵەکانیان لابەردەستا دەتان بێن سەردانیان بکەن و کەسانی کە نیتاندۆ وی و شتیشیان دەوێتن دەبینێ لێرانە ئەو پلیستیشن یەکانە بە کۆمەڵ هەیتیان پلیستیشن 2 بەناو بۆکسی خۆی هەیتی پلیستیشن 3 ئەکسبۆکسی ئۆریجیناڵ ئەنواعیان هەیە لێرانش نیتاندۆویان هەیە ڕەش و سپێکەشیان هەیە هەروەک دەبین پلیستیشن دووشیان هەیە ینی بە کراوەیە ینی بەبێ کارتۆن وەروە ئەنواع شتیان هەیە ئاو پەیکەرانە ڕۆشتە جوانانە هەروەک دەبینن ماشەڵڵا دوکانێکی دەوڵەمەندە لە بواری گەیمینگ ئەوەش گەیم کیوبە هەیتیان دەتوان بێن سەردانیان کە لێرانە سیگا دریم کاستیشیان هەیە کاکە سامی دەڵێتن بە دەستی دوو شەیتمان وەروە بە کەپسی شەیتمان دەتان بێ سەردانیان بکەن زوو خۆتان بگەین نێرانە چکە کۆنسڵانە ئەگەر زوو نەگەی خلاص دەبیتن ئەوە نیتاندۆ دیسی لایتە کە بەخۆم هەیتم تایبەتە گەیم بۆی کەڵەریان هەیە لێرانە گەیم بۆی کۆنەکان هەیە کە ڕەنجی مەیلە و زەردە ڕەش و سپی بخۆی ئەرەکانی ڕەش سپی بوو لێرانە گەیم بۆی ئەدڤانسیان هەیە ئسپیەکەیان ئەویان کە شاشەی بەخۆی ڕووناکە بەڵام نوعەکانی کەشیان هەبوو دیارە نەمایە ئەوانێک کە بە ڕووناچی دەبالی بدا بەزە ڕووناک دەبەوە ئەو دەبینن ئەو جیازی گەیمگیێرە سیگا گەیمگیێرە ئەو گەیم و ئاندوۆشە ئەو ئامێرەشیان هەیە کە زۆربەی کۆنسڵەکانی پلیستیشنیە کە کۆنەکانە زۆربەی تێدا دەخینتەوە دەتوانین گەمەی تێ بکەی کە ئەویان کاکسامی دەڵێتن 351 پێکە بە 90,000 351کەش بە 80,000 کە دوو جۆری جیازن کەمێک فەرقیان هەیە و پۆکێت گۆشیان هەیە لێرانە ئەنواع شتیان هەیە دەستی پلیستیشن 2 یاریەکانی دریم کاست و PS Vita و ئەو گەمانە دەبینن ئەوانە ئی گەیم بۆی کەلەرینە
گەیم بۆ احتیادیشانە نیتاندۆ 64 نێز ئەو گەمانەی نێسینە فامی کۆم و نێز ئەنواعیان هەیە ئەوە نێسەکەیە سوپەر نێس وی و ئەتاری و هەرچتانویست دەتان بێت سەردانیان بکەن. ئێستاش لە پێشانگای محەممەدن لێرانەش کۆنسڵەکانی کە دەپرسی PS4 سعری چەند ئەوڕۆ؟ دەسیدی بە 340,000 نەکراوە نوێ نییە نوێیان نەمانە ئەکسبۆکسی وە 305 دلار Xbox Series ئەو سیرێسە 305 دلار ئەکسبۆکس وان هەیە وان دەسیدی هەیە وان فاتەکە 220,000 وان ئێستاکە 1000 گیگا 310,000 310,000 ئەو کیبۆردانە ڕێدراگۆن 40,000 میکانیکە سلیم 340,000 300,000 ئەمیان یەکە و ساریە ئەوە ڕەنگەکان بە 350,000 350,000 PS5 دەستی دووە ساری چەندە؟ دەستی دنیا بەس نوێ هەیە بە ساری ڕۆی 706 دلار 706 دلار هەندێک سارەکە هاتەوە پارەی هەڵدەستی دادەبەزیتن لەبەندێ ئەگەر هاتن سارەکە گۆڕا بوو گلەی مەکەن چکە سەری دیار نییە PS5 و Xbox Series دەستی PS4 سعری چەندە ئەوڕۆ؟ عادی 20,000 ئەسلی لەنگە 40,000 بە نوێتی 65 دلار هەرەگە دەستێکتان ویست دێ بۆ PS4 لەنگەکە باشتر نەوە بچ بە نوێتی بکەن ئێستا ساری نوێیەکان چەندە 65 دلار نوێ ئەسلی عادیەکەش 20,000 هەر بەقەدەر دەستی PS5 گران ئێستا هێدسێتەکان سەریان PS5ەکەی 100 دلار 100 دلار کلاود و آیپەرێتن 80 دلار پلاتینیوم 100 دلار ئەوانکە تیجارەکان ئەوکاندی 15 و 20 و 18,000 و 25 ئەو سعرانێ ڕایزەر 30 دلار تا 40 دلاری زۆر چاکە لێرانەش ئەو سوکانی لۆجیتێکە بە 280 دلاریە بە گێڕۆ بەگێڕە 280 تا 270 دلاری بە گێڕۆ بە زۆر چاک بەجانتایانە سەریان چەندە؟ 15,000 لە بۆ PS4 بەڵێ لە بۆ PS4 ئەنواعیان هەیە ڕەنگەکان لێرانەشەوە ئەو شاحینانەی بە 4,000 Xbox 360 ئەوانە شاحنەتان هەیە لە بۆ Xbox Series و بەڵێ وانی؟ ئەوەی سیریسە ئەویان ئەو نوعانە 15,000 و کەدی قاعدەیە لەگەری 25,000 ئەوەی تەنش ئەوە قاعدەکەیە سیریزە و سیریزە زۆر چاکە ئەو ماوسانە ساریان چەندە؟ ئەو 30,000 30,000 ئەو کیبۆردەش هەروەچی کرد؟ ئەوە بە 55,000 55,000 دەستی PS5 ساری چەندە؟ 6 دلار 6 دلار ڕەنگەکان ساریان چەندە؟ ڕەنگەکان سۆر و ڕەنگ بە 35 دلاریە شین ووانە شاتی ئێستا بە 80 دلاری بابێنە سەیاریکانەوە جا گۆستریکۆنەکە بە چەندە؟ 20,000 نوێ گادۆفۆڕەکە 22,000 فیفا 22 55,000 ئاساسین ئۆدیسی 30,000 ڕینبۆ 20,000 ئەوانە نوێنە ئاساسین باڵ هەڵە 50,000 50,000 ڕێزنی بۆ دوو 35,000 35,000 ڕێدێت 35,000 سپایدرمان مۆرەس 6,000 میدڵ ئێرتەکە ئەویان دەستی 15,000 15,000 دڵاستە خۆست 35,000 دووەکەیتیەوە ڕاچدان پلانس 15,000 تۆم برایدەر 15,000 15,000 مۆردەرت 15,000 15,000 زۆر چاکە GTA ساری چەند ئەوڕۆ؟ بە 15,000 ئێستا کە پێشانگای هەژاری لێرانستان ساری کۆنسۆل یاریەکان دەپرسین Xbox One بە چەندە؟ Xbox One مستعمل هەیە ئێستا 1 تێرابایت هەیە بە 295,000 ناریە یان 200 دلار پلەیچاری جۆکەر هەیە و بێ جۆکەر هەیە ئێستاکە پلەیچارمان هەیە جۆکەر دەکەین گەمەی خەزم دەکەین نای بەبێ CD بکات یعنی CD هەیە بە 40 دلار 50 دلاری ئەمە بەس 2,000 هەتا 3,000 تێ دەکەین گەمەکان بە جۆکەر پلەیچاری بە جۆکەر بە 330,000 دیناریە بێ جۆکەریش 320,000 دینارە سێتەکان 10,000 ئەوانە سێت شەیە ئەوانە هەیە ئێستای مۆدیلە کچانە بە 15,000 ئەوەیە بە 15,000 ناریە کچ و کوڕانە بلوتوزنەوەنە ئەوێت سێتان هەیە 15,000 وایرە و جینۆزار هەیە بە 13,000 وایرە نەوەیەتش باشە V21ەیە بە 23,000 نارینەوە ئەچ زۆر باشە ساری یاریەکان
GTA 5 بەچەندە؟ GTA 5 ئێستاکە بە 13,000 13,000. 12,000 13,000 ئەو 15,000 ئەو 15,000 13,000 15,000 ئەوش 15,000 گەمەکان زۆریان 15,000 دینارە و هەندێک گەمە هەیە تا 25 30 40 دەڕواتم برێن ئێستاکە ڕزن دیڤل 25,000 دینارە لاستۆڤات 15,000 ڕێدێت 25,000 ڕزن دیڤل 25,000 گۆدۆڤار 15,000 گەمەکان ینی ئێستا بەسە ناکەویت لەبەرەوەی جۆکەراتیە لە بۆ پلەیچاری گەمەکان بەوە تێدەکرێت برێن بە خەزن تێدەکە خەڵک زیاتر مافیاەکە ئێستا بە 20,000 ئەو کۆلێکشنە نوێیە کەپسە بە 25,000 گەمەکان هەرزانن ئەوە نیە ویچەریش 15,000 دینارە شتە چکەشە ئێستا لە پلەیچاری مۆدی هەموو گەمەکان دەکەین هەموو هەرچ گەمەکە دێ مۆدت بێتن هەموو گەمەی دەکەن هەتا تۆپانێ فیفا 22 درایڤەر جوندی چ جوندیەکە دێت هەموو مۆدی هەموو گەمەچی دەکەین یعنی هەرچ گەمەکە دویست مۆدمان هەیە بە ناوی تو بێتن داشکانی دەکەین ئەوە گەمەکان Xbox 360 پلەی دوو هەموو گەمەکەیە هەمووی هەیە بەڕێزی ژە پێشانگەی نەسرەدین این دیسانە سەری یاریەکان دەپرسینەوە دەگە کاگرایدی کاگرایت ڕزنیڤڵ 5ەکە بەچەندە؟ بە 25,000 نوێ کەپسە ڕێژ دوو بە 20,000 کەپسە فیفا 22 ئەوش بە 55,000 کەپسە فاقرانی دۆن ئەو بە 20,000 کەپس کەپسە مافیا ترۆلۆجیەکە مافە ترۆلۆژی بە $30 کەپسە GTA بە 22,000 ئەوش کەپسە 22 دێم دەسیدووە زۆر چاکە فۆر ئۆنەرەکە 15,000 نیۆ ئەو بە 20 دووەکەی ئەو بە 30 ڕێدێت ڕدێمشن دوو بە 25,000 مترۆ 30,000 دەیڤڵزن 20 بە دووەکەی بەجویت بەڵێ دووەکەی تێ ڕزنیڤڵش وێژ بە 45,000 سێڕیمێک 25,000 واژدۆکس 15,000 مافیا سێ هەم 15,000 ئەوش زۆر چاکە بەڵێ. فاقرەکانی تکە ڕێگەم بەگشتی بە 15,000 15 ساسیەکانش بە ماشەیە ستاڕۆسی جێدا فۆڵان ئۆردە خب بە 23,000 ئەوە حەفت ڕیمێکە بە 45,000 بازدە ئەوە 20,000 پرەی پێی 15,000 دوم بە 15,000 ئەڵتیمەیت بە 35,000 پلەیتێل بە 30,000 لاسفەز ڕیماستەر بە 15,000 فاکەچار ئەوش 15 بەش قەدیمەکەیت بەشە قەدیمەکەی گۆست بەچەندیە گۆست سوشما بە 40,000 مۆدرن وارفێر ئۆریجینۆڵە بە 30,000 ڕژین دوی بەچەندە 25,000 نیت فۆر سپید 15,000 ئەو کاڵدیتە کۆلێکشنە ئەوە بەس ئینفیدوارفەرە بە 15,000 بەس ئینفینیتی وارفێر سناپەری 4 بە 20,000 سێ 15,000 سنایپەر کۆنترات 25,000 دیڤیژن دوو دیڤیژن 2 بە ئەو نیو بە 20,000 بە دەی خۆمان بەڵێ ئەو دەستکانە بەچەندە؟ دەستکانە بە 20,000 بەڵام ئۆرجینال نییە ئەو هێسێتانیان هەیە فانتیکەکانە بە چەندینەوەە؟ ئەو جۆرە فانتیچە بە 25,000 بەڵام ئەو نوعیان نییە زۆر باشە پیشانی بدەیت نوعیان نوعشی نوعان زۆر باشترە بە 40,000 ئەو بە 40,000 PS5 چەندە؟ بە 85,000 ئەو گۆڵدا بە 55,000 دەستی دووە پلاتینیۆم بە 80,000 دەستی دووە 80,000 بەڵێ ئەستی سریەسیانە دەکەمە لە بازارێک وانە ساریان چەندە؟ ئەو سلیستا و هەفتەکەی نوێکەیە وارێسە بە $200 $200 ئەسترۆیتن ئەوە بە $100 ڕێزە شارک ئکس ویتۆکە ئەو بلاک شارگە بە $6 ئەو جۆریان ئەوە سەیەکەیە بە $65 $65 JBL 200 ئەوە بە $50 $50 زۆر زۆر چاکە PS4 ئێستا ساری چەندە؟ PS4 بە 335,000 ئەوانەی کە جۆکە نابێت ئەوانش کە ئێڤێژی نوێیە یعنی
جۆکر دەکرێت بە 360 360,000 طبعا سعرەکان دەگۆڕێتن ئەگەر هاتن سعرەکان خۆراویتن ئەو گلەی مەکەن چونکە ڕۆژانە دەگۆڕن دەستی Xbox One ئێستا دەشێک بۆ بژوێنی دەستی دوو ئەوانە ئەوروپیا بە 50,000 جێهیت خۆنی هەیە ئێستا ئەو هێستانە بە چەندە کراکن ئەو بە 75 دلاری ڕێزەری 75 دلار بەڵێ نێر ئۆتۆماتیکە نارێتمەی بە 135 دلاری ئەوە هاتوشی داچ ینی هەموو شتەکان هەستەی لەگەڵ ئێستا زیاتر دەبن لەبێت سیریەسی ئەو ڕێ دراگۆنانە دراگۆنانە سەری 35 دلاری ئەوانە باش 35 ئابڵ $35 Nintendo Switch OLED بە چەندە؟ ئەولی بە 350 دلاری $350 باڵ. ئاساییەکانتان هەیە؟ ئاسایەکە دەستی دوو هەیە بەڵام ساویش نمایەگە ناویش دەستی دوی لە دەوری 200 دلاری و 190 دلاری لە دەوری باڵێ یاریەکان Nintendo Switchیان هەیە لێرانەوە بە سوپەر ماریۆ دیلۆکسەکە دەستەوەکەین نیتەندۆ سویچ گەمەکانی سویچی بە نوێتی بە نزیکەی هەمویان بە 50-55 دلاریە دەستی دووەکانیش 30,000 تا 40,000 بە 50 بە 50 سوپەر ماریۆکە بە چەندە؟ 55 دلاری نوێە $55 پۆکیمۆنەکە بە 45,000 دەستی دووە سۆنیک سۆنیکە بە 40,000 دەستی دووە زێڵدایەکە 40,000 دەستی دوو ستارلینکەکەی ستارلینگ بە 50,000 نوێە بە ماریۆ ئۆزیسەکە ئۆدیسی بە 50,000 دەستی دووە هێرۆ نەیبەر هەڵۆنێ بەر بە 40,000 دەستی دووە سوپەر ئەماندی هەمی نوێیە هەمی نوێ بە 50-55 دلاری نیشت $55 زۆر چاکە لێرەش یاریەکانی PS5 یان هەیە ئەڤێنجرز بە چەندە لە PS5 ئەوە ئەڤێنجەرس ئەوە نوێیە بە 50,000 گوێڵش بە چەندە؟ گۆرش بە 55,000 دەستی دووە مۆتال کۆمبات 11 ئۆتۆماتیک بە 45,000 دەستی دوو $35 بەڵێ گادفاڵەکەی گاتفۆڵ بە 40,000 House of Ashes 35 دلاری $35 دەست خۆشن پێشانگەی بڕوانە لێرانە لەگەڵ کاکی برانی خێر کاک اسماعیل لێرانە بە دەست بکەین لەو سکۆتەرانە ساریان ئەو سکۆتەرانمان هەیە سعری $200 بەڵێ تای سوپرێسە سێ تەڵقەشە سوپەرە سلیمە یعنی سێ تەڵقەیە دەتانی هێواشکەی وەسەتە سوپەریش دەڕوە سعریان $200 بەڵێ بە لێرانە ژۆ سوکانانە ئەو سوکانانمان هەیە ڤینۆسەتە لە بۆ هەموو جیازە شتێبی گێرتۆماتیکە بە $75 ئەوەی بنێشمانەیە ئەویش لە بۆ Xbox جەماوانی دەبی بە $50 لێران ژۆی پێستان هەیە ماشەڵۆ لە کروسنەکارەبار دەوڕێت بەڵێ ئەو 150یانە بە چەندە؟ ئەو 150یانە بە 35,000 لە بۆ تو ئەو سارەیە ئەگە ناخۆی 45,000 ئەوی بە ناوی تو بێ بەناوی بە 35 ئەو نوعانەشیان هەیە 2000یانە بۆڵتا دۆشتیشی لەوێرە شاشەیە کاملە بە 100,000 ئەویان 100,000 بەڵێ ئی پلیستیشن 5 بتوانانی PS5 و تەلەڤیزیۆنەکەش لەسەردابنێ کێشەی جوانیان بەڵێ PS5 ئێستا سارێک چەندەوە؟ PS5 ویستەوە ئەمریکیە تاز لە وماناتیە بە $780 $780 بەڵێ طبعا سعرەکان دەگۆڕێتن وەزبە دەگۆڕێت بەڵێ بێگومە لێرانە ژۆ یاریەکانی PS5 شیان هینەیە دەتوان بێن سەردانیان کەنەوانی PS5 تان هەیە لێرانە ئالان وێکەکە بادەست پێ بکەین ئالانوێک 50,000 کە پێش لە Xbox 360 بڵاوکراوە دواتر هاتە PS5 بەڵێ ئێستا فاکرای شەشەکە فاکرای شەشەکە 60,000 $60,000 بەتەڵفێڵەکە 65,000 سپایدرمان 50,000 Assassin's Creed Valhalla 50,000 Mortal Kombatەکە مۆتا کۆمباتەکە 55,000 55 Sniper سنایپەر 45,000 دەستی دووە Outsiders ئاوتسایدەر 45,000 Back 4 Blood بارفۆر بڵەد 50,000 Medium میدیەم 50,000 50,000 Uncharted لە PS4 ئەنچارتت 15,000 Resident Evil Village ڕزنیڤڵ ڤڵێج بە 6,000 60,000 بەڵێ بە تەفسیر بەڵێ
نیت فۆر سپید هیت نیت فۆر سپید هیت 35,000 35,000 ستیپ ستیپ 30,000 30,000 ئەساسن کریدەکان ئەساسین کریدەکان ڕۆگەکە 30,000 30,000 یونیتی یونیتی 20,000 سێەکە 30,000 سندیکیت ساندیکیت 23,000 بلاک بلاک فراگ 20,000 20,000 بەڵێ کۆدڤین بە چەندە کۆدڤین 30,000 ڕێندێ دەبێت 35,000 بەڵاست بەس 40,000 40,000 سۆڵ کالیبەر ساڵ کاریبەر ئەو هەردوو بە تێکن هەفتێکی لەگەرە بە 35,000 ڕاستە کۆلێکشنە پرسۆنای 5 پرسۆنا 5 30,000 30,000 میدل ئێرث شادو وۆر 25,000 25,000 دارک سۆڵز دارک سۆلز 40,000 ریجن ئۆڵە تێکەن حەب بتەنێ تێکن هەفت 20,000 GTA GTA 20,000 20,000 کەپسی شەوە بەڵێ دەیزگان دەیزگان بە 25,000 25,000 PS21 20,000 FIFA 21 فا 21 35,000 FIFA 22 $50 $50 بەڵێ DMC دەبۆ مارکەکە 15,000 ئەو ڤێرژ نەبوو کە لەلایەن نینجا تیۆریۆ دروستکرا بەڵێ یاکوزایەکان ساریان چەندە یاکوزایەکان هەیە کۆلێکشنە سێ و چارە سێ چارەکان 30,000 30,000 بەڵێ شەشەکەی شەشەکەی 30,000 ئەویش 30,000 جەستکەوسەکان چەندە جەسکاوسەکان 15,000 15,000 ئەڤێنجەرس ئەڤێنجەر 30,000 مافیا دیفینیت ویدیۆشنەکەی 30,000 سێەکان 15,000 فۆر ئۆنەر 15,000 15,000 کاڵڤیتی WW2 15,000 نفس شتە مادرۆنەر ئەویان فەرقیە لەگە مۆدرانە خەدیمەکە ئەویان بە 30,000 ئەوە جیاوازە بەڵێ تۆم ڕایدەر دیفێنتیڤەکان 15,000 واژدۆکس واژدۆکس 10,000 زۆمبی ئارمی زۆمبی ئارمی 15,000 15,000 ئەوە چەند بەشش تێدا بەڵێ سێ بەشە دیترۆیت دیترۆیت 13,000 13,000 دەکرو 13,000 دووەکەتان هەیە دووەکە نەمایە ناوەڵە دەستی Xbox 360 چەند ئەوانە بە وایرن بە 10,000 10,000 بەڵێ بەبێ وایرەکان چەند بە وایرەکان 20,000 20,000 ئەو دەستکانەشان هەیە لە بۆ مۆبایل و کۆمپیوتەر و بابەتانە بەڵێ ئینایتان دۆشمانەیە دۆش بە 25,000 هەمویان بەڵێ هەمویان 25,000 فول کوالێتیشە Xbox One-نیشان هەیە دەستی سەری چەندە بە 295,000 295 بەڵێ ئەوروپی خاوێنە PS4 Slim PS4 سلیم بە 350,000 350 Xbox 360 95,000 95,000 ئەو ماوسپادانەشیان هەیە کە ماوسپادەکان بەڵێ بە 5,000 ئەو لەوحانەشیان هەیە لە حەکانی ژەیە بەرزە بەڵێ گلۆبلیدا تێک ناچی بە 20,000 تانین داواکاری خۆشتان تەڵەبی بکەین لە بۆتان زۆر چاکن ئەو هێسێتانەشیان هەیە سەرەکان ساریان چەندە هێدسێتەکان 25,000 25,000 بەڵێ زۆر چاکە لە بۆ یاریەکان زۆر بێ یاریەکانیان لا بەردەستارۆک دەبینن بە ناوی مەش بێنداشکانتانە دەپێت زۆر بەشتەکان بەڵێ بێکمە دەستی Xbox One ئەویان هەیە ئەسلیە بە $40 ئەسلی بە $40 بەڵێ ئەو هێسێتانی ئێرانە هێدسێتەکان ڕێکۆن حەفتەیەەکە ڕیکۆن هەفتەیەکە بە $40 ڕێزاری کراک نێکسەکە بە $45 ئەوێن ئەو شەحنەکان 25,000 25,000 بەڵێ ئەو ستۆرێجستان بە چەندە ستۆرستاندەکە $35 $35 بەڵێ دوو تاپخە بەڵێ دوو تاپقت جێ 50 CD دەبیتەوە زۆر باش هەروەک دەبینن لێران لەوحەکان سپایدەرمانیان هەیە چەریان هەیە هەنواعیان هەیە هەروەک باسی کردەتان داواشکن ئەو دەستکانە بە چەندە گەیم سێرەکان گەیم سێرەکان G6ەکە بە 25,000 لە بۆ مۆبایلیە زۆر دەست فڕگاگرێن پێشانگای های هندستانە دەچینەوە لایەن هەروەک دەبین لێرە کورسی گەیمینگ و مێزی گەیمینگیشیان هەیە لێران لەگە کاکەوریای دەست پێ دەکەین کاکەوریا توانی ساری UPS-ەکان ماکردی گیانەکەم UPS-ەکان بابەتی زۆرە زمانی 6 مانجی لەگەڵ مارکەی زیۆسە 1500 هەیە بە $55 1200 هەیە ئەو زەردەی خوارەوەیان ئەو 1200 نرخەکەی $50
$50. 2600 یەکەی هەیە بە $95 2000 یەکەی هەیە بە $85 سوکانمانێ ڤینۆ گەرعادیە و فڕەکانی پێ دەڵێن نرخەکەی $100 $100. بەڵێ لۆجیتیکمانەیە $215 نوێیەکەیە لەسەر پلێستیشن 4 و 5 دەکات ئەوە نوێ کیبۆردمان هەیە کیبۆرد و ماوس و هێدسێتی لەگەڵدایە کام لە باندڵە نرخەکەی $40,000 بەڵێ بینە سەر بابەتی ڕایزەرەکان هێدسێتەکان هەم هێدسێتەکانی هەم بابەتەکانی هەیە کراکین ئێکسس پێکەی بەڵێ نرخی $45 $45. فۆر کۆنسڵەکە $40 ئێکسلایت $28 ئەوانە زمانیان لەگەڵ لە زمانی تەواو حەقیقی 2 ساڵ بابەتی کەشی هەیە تیرۆمنتۆر هەیە ڕەشەکەیان نرخی $70 کەسکەکەشیان بە هەمان شێوە کراکینمان هەیە فازێر کرانکیکمان هەیە $85 سعری $85. بەڵێ لۆجیتیک هەیە نرخەکەی $130 بلوتوزە بەڵێ ئەسترۆ هەیە ئەیدا نرخەکەی $40 هێسێتەکان و بابەتەکان دەستپێدەکان وایی هەیە هایپەرێکس هەیە ئەلفا نرخەکەی $75 ستینگەری هەیە نرخەکەی بە $50 بەڵێ هێسێتی پلێستیشن 5 نرخەکەی دابەزی ئێستا $75 شەریکە هاتە خوارێ بێنە سەر بابەتی نیتاندۆیەکان ئۆلید هەیە ئۆلید نرخەکەی $375 $375. بەڵێ بابەتی نۆرمەڵەکەمانێ سویچ نۆرمەڵ نرخەکەی $280 بەڵێ لایتێکی لایت $190 $190. سیریز ئێسمانێ Series S سیریز ئێس نرخی $302 $302. باندڵەکەمانەیە ئەو باندڵە لەگەڵی کارتی لەگەڵە کارتێک فۆرنایت و گەمەکەی ڕۆکتلیە نرخەکەی $300 زۆر چاکە. PS5 PS5 ئەویان ئەمریکیە $775 نرخی ئەوڕۆ ئەمریکی زۆر چاکە. ماوسەیە ئەنواع ماوسێ ئەوانە هەمووی ماوسن نرخەکانیان $12,000 بابەتانە $12,000. زۆر چاکە. چەند چارەیە یەدەی یەدەی پلێستیشن 4 ئەوانە هەموو لەو نەچی هەیە ئەوانە هەمووی لە ڕنکانە نرخی $20,000 نارە $20,000. نرخی $20,000 نارە زۆر چاکە. کۆنتترۆلی پلێستیشن 5 $6 ئەوڕۆ سپیەکەیان ڕەشەکە $63 ناکۆن هەیە ناکۆن بەوایرە نرخی $48